سڵاوتان لەبێ بەڕێزان لە دەنگی سەربەخۆی ڕادیۆی پارتیپارێزگارانی کوردستانەوە خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەبینەوە بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی تر لە بەرنامەی باسی ئەمڕۆ. هیواخوازین تەوەری ئەمڕۆمان جێگای ڕەزامەندی ئێوەی بەڕێز بێت. دیارە بەڕێزان ئەوەی کە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین ئەو بارودۆخەیە کە لە ئێستادا لە ڕۆژاوای کوردستان بەدی ئەکرێەوە هێرشەکانی چەکدارانی داعشە بۆ سەر کۆبانێ کە مەتوانین بڵین ناڕەزایی زۆری لێکەوتوتەوە وەکوەزانین لە دوێنێدا کە چوارم ڕۆژی جێژن بوو لە سەرجەم شار و شارۆچکەکان و وەروەها لە پارچەکانی هەرێمی کوردستان وەکو باکوور و باشوور و لە ڕۆژاواش کۆمەڵێ خۆپیشاندان سازکرا بۆ ناڕەزایی دەربڕین لەسەر ئەو هێرشانەی چەکدارانی داعش کە بۆ سەر کۆبانێ دروست بووە. دارە بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە یاخود قسەکردنی زیاتر لەسەر ئەو پێشهاتانی کە ئێستا ڕووی داوە یاخود دەبینرێ زۆر بەڕێز کاک هۆزان ئەفرینی وەکو ڕۆژنامەنووس لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. کاک هۆزان سڵاوت لێ بێوم کاتت باش. سڵاو ڕێز زۆر سپاس بۆ ئێوە و بۆ گوێداربانên هێژا ئەو دەرفەتێکەوە کردووە بۆ ئێمە ئەمە بۆ پشتیوانیەکە لە خەڵکی کۆبانی و ji bo şehîdên Kobanî berxwedewanên Kobanî rêz û slavê me lêrewa bû ewa heye û bû êweş. بەڵێ زۆر زۆر سپاس دەکەم کاگۆزان. کاگۆزان ئەگەر سەرەتا بۆ پرسیارە دەست پێ بکەم لە دوا پێشهاتەکانی ڕەوشی کۆبانێ چی بەدی ئەکرێت؟ ڕاستی ئەمە لە نیو ساعتێک لەمەوبەرم خۆم لەگەڵ سەرۆکی کانتۆنی کۆبانی برێز ئەنوەر مسلم قسەم کرد و ڕەوشی دوایی گوێدارم کرد کە دوای ئەو بەرخودانی گەورە ئێرەشەکانی داعش تێکشکان هەروەها لەیان یەقەگەوە و یەپەژەوە بەرخودانێکی باش کرا هەروەها هێزەکانی نیپەوڵەتیش بردومانی سنگەرەکانی داعشیان کردووە و بەو شێوایی هێزەکانی پارێزتنی گەل یەپەگە و یەپەژە توانیانە زیاتر بەرەو پێش بچن و ئەو شوێنەی کە چەکدارەکانی داعش هاتبوون کەوتبوون نەو سنووری کۆبانی پاشەکشیان کردووە و نەچار بوونە لەو شوێنە هەڵبێن و شوێنەی خۆیان بجبێڵن و وەکو ئاماژە پێکرد و سەرلەشکری گشتی یێ چەکدارەکانی داعش کە ناسراوە بۆ عومەر شیشانیش بریندار بووە ئەڵێ احتیمالە کوژرا بێ بەڵام بناوی برینداری لە قەڵام دەدرێت هەروەها زرارێکی زۆر بینیانە و ئەو داعشانە و چەندین ئۆتۆمبیلی دۆشکات تێکشکاون هەروەها چەندین ئۆتۆمبیل و زیرپوشی ئەوان شار تێکشکاون و دووری شەوش نزیکەی ساعت دەی شەو یەک تانک لەلایەن یەپەگەوە تێکشکراوە یعنی ڕەوش ئەو ئالۆژیک هەیە لە ڕووی سەربازیەوە لە بەرژەوەندی یەپەگەیە و چەکدارەکانی داعش بەرەو پاشەکشێ دەکرد. بەڵێ کاگۆزان و کۆزانین پێشتر داوای نردنی هێزکرا لەلایەن باشووری کوردستانەوانێ دەکرێت بپرسم لە نردنی هێز بۆ کۆبانێ چی دەگەێنێت؟ بڕاستی باشووری کوردستان هەرێمی کوردستان تا ئێستا تەنها هەڵوێشتی لە ڕێگەی بەیانەما و لێدوانەکانن بەڵام لە ڕووی عەمەلیەوە تا ئێستا هیچ نەکرا بۆ کۆبانی و بۆ پارێزتنی کۆبانی ئەمە نەزانم ینی من بڕاستی چی بڵێم نەزانم چی بڵێم بەڵام ینی من هیچ شتێکی پراتیکی نەمبینیە لەوانەیە هەندی هێز هەبن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵێکی باش دەدا و تایبەت لەگەڵ لە ڕووی دیپلۆماسیەوە هاوکاری کۆبانی دەکات لەگەڵ وڵاتانی جیهانی لەگەڵ هێزەکانی تحالفی دەوڵی ئێمە ئاگادارن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵێکی باش دەبینە بۆ کۆبانی بەڵام وەکو دیکە ینی لە ڕووی عسکەریەوە تا ئێستا ئێمە نەمەبینیە کە چەکی قۆرس بگرن دەستی یەپەگە
و بگرن دەستی سنووری کوبانی کە بتوانە بن لە ڕێگەی تەڵابیەتەوە گریسپیەوە تێپەڕی بوون و کۆبوونی بن بۆ ئەو ئەبلوقی کە چەکدەرەکانی داعشیان کردووە تێک بشکێنن. بەڵێ کاگۆزان هەڵوێستی هێزە سیاسەکانی باشووری کوردستان چۆنە لە ڕووی هاوکاریوانێ لەوە چێ تەنها بەنەناردنی هێز نەبێ یاخود بڵین ئەگەر هەر هاوکاریەک بێ تا چەند هەڵوێستیان دەبڕیوە لە ئاست ئەو هێرشانەی کە چەکدارانی داعش بۆ سەر کۆبانێ و هاوڵاتیانی کوردی ئەو ناوچەیە ئەنجامی ئەدات. يعني نزانم براستی هەڵوێست يعني وتم يعني هەڵوێست تەنها مەسەلەی هەڵوێست يعني لە ڕووی بەیانەمە هەڵوێست تەنایە لە ڕووی قسەکردن هەڵوێست من ئەو هەڵوێستا بڕاستی زۆر زەحمەت بینم کە بوو تایبەت يعني لایەنی سیاسی چی کاتێک جەدی بن لە کاتی بڕاستی لەناو فەحمن لەناو پەرلەمانن لە کاتی لەناو پەرلەمان یەکسەر ئەبێ کۆبەلایان کردبا ئەبێ ئەم جێژنا ئەو ئەندامانە ئەندامی پەرلەمان نەچوونە بۆ ماڵی خۆیان و خۆشحالی خۆیان و ژیانی خۆیان بەسەر برانە سەرۆکی پەرلەمان نەدبووە بچوو بۆ خۆی لەناو منداڵەکانی خۆی ژیانی خۆی بەسەر برا و خۆشحالی خۆی و جەژنی پیرۆز بکەدا ئەبێ هەموو لەناو پەرلەمان بڵا ئەبێ لە یەکەم جەژنی قوربان کە ئەو یەکەم ئێریشی زۆری گەورە چوو بۆ سەر کۆبانی ئەبێ لە یەکەم ڕۆژی جەژن ئەبێ لەناو کۆبانی لەناو ئەوەی جرکی پەرلەمان ناوی کۆبانی بە و پشتگیری کۆبانی بە و کوجبین و دانشتنێکی تایبەت ئاوەرتە ئاسایی بۆ کۆبانی بە بەڵام بەداخەوە وانییە ئەگەر تۆ ڕاستوێ من وەکو ڕۆژاوای کوردستان کە وەکو ڕۆژنبیرێکی ڕۆژاوای کوردستان من پێم وایە دەبووایە لایەنی سیاسی لەناو پەرلەمان ڕۆژی یەکەمی جەجن کە ئەو ئێرشی گەورە کە لەسەر کۆبانی کە داعش گوتبوو ئێمە نوێژی جمعە نوێژی ئەوەی جێژن یەکەم ڕۆژی جەژنی قوربان لەناو مزگەوتی کۆبانی دەکەن دوای پەرلەمانی کوردستانیش یەکەم ڕۆژی جەژن ئەو کۆبنەوەی خۆی لەوێ ڕۆژێ بکردا و پشتیوانی خۆی بۆ کۆبانی بکردا و بە فەرمی حکومەتی کۆبانی و عەفرین و قامشلۆ بناسریا بگوتە بۆ پشتیوانی کۆبانی ئێمە وەکو پەرلەمانی کوردستان نەتەنها پشتیوانی دەکەن ئێمە بە فەرمی پەرلەمان وەکو پەرلەمانی کوردستان ئێمە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان هێناسن کە ئەمان کانتۆنی فەرمی لەلایەن خەڵکەوە هەڵبژێراون لەلایەن خەڵکەوە ئامادە بوونە خەڵک دەنگی داوە خەڵکی خۆی ڕژاندووە خەڵکی هێلاک بووە خەڵکی ئێمەی کورد ئێمەش وەکو کورد ئێمە ئەوە ئەکەن بەڵام هەندی هەڵێ لەبەر ئێمە عێراقین و ئەو سوورین نابێ بۆ نابێکەکە بۆ وڵاتانی دیکە ئاعتراف بۆ وڵاتی دیکە دەکەن هیچ قانونێکیشی نییە یعنی ئەوان ئاعتراف یەکتر دەکەن بۆچی ئێمە وەکو کورد ئاعتراف یەکتر نەکەن تۆ لە ڕووی نەتەوەیەوە ئاعتراف پێ بکە با عێراق ناکەین تۆ خۆت وەکو پەرلەمانی کوردستان بکە و ئەو پێشنهێڵەش پێشکەشی بە حکومەتی عێراقی بکە بۆ ئەوەی کە ئەوانش مەستاقیەتی بدەن بەداخەوە تا ئێستا هیچ من نەبینیە. بەڵێ کاگۆزان ئەگەر بپرسم بۆچی داعش کۆبانێ دەکاتە ئامانجەکانی خۆی هۆکارەکەی چییە؟ خۆی داعش نەکو تەنها کۆبانی کردووە بە ئامانجی خۆی با ئێمە واقعی بن داعش هەموو کوردستان کردیە بە ئامانجی خۆی و وتیەتی کوردستان دەگەشتی ویلایەتی سیامی یە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شامە کەواتە یعنی هەرێمی کوردستانیش بەشێکە لە ئەو پیرانەی داعش بەڵام کۆبانی چۆنە بوو چی هۆکارەکە چییە ئێستا کۆبانی لەبەر خۆی کۆبانی لە نیوان شاری ئۆرپا باکووری کوردستان و لە نیوان ڕقایە ڕقا کە پایتەختی داعشە و ڕۆها یعنی ئۆرپا ئەوش جێگەی ئیسلامیەکانی باکووری کوردستانە یعنی ئێوێن هەوڵ بدەن هێڵێکی بۆ خۆیان زیاتر دروست بکەن لەگەڵ ئۆرپا و هەروەها ئەو ناوچەیە کە کۆبانی لە نیوان هەردوو کانتۆنایە یعنی لە نیوان عەفرین و قامشلۆ کۆبانی هەیە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان و ڕۆژاوای کوردستان یەکتر دابرن و شتێ دیکەش لەبەر ئەوەی کۆبانی بڕاستی
دەروبەری کاتی خۆ تعریف کرابوون دەروبەری جغرافیەتی ئەو عرب زۆرن ئەو عربانەش هەموو هاوکاری داعش دەکەن یعنی لەناوبردنی کۆبانەی ئەو کات دوای ئەوە دەست بە عەفرین دەکەن هەروەها دەست بە خامشتۆ دەکەن و بەرەو هەرێمی کوردستان جارێکی دیکارکردنەوە و هەرێمی کوردستانیش خەنەجەر کۆنتڕۆلی خۆیان یعنی ئامانجی ئەمان ئەمایە ئەوەش بەدەستی تورکیایە خۆی تورکیا ئەم پیرانە حاضر کردووە ئەم پیرانە پیرانی وەکو داعش وەکو ڕێکخراوی داعش نییە لەبەرەوەی ڕێکخراوی داعش هیچ قووەتێکی نییە هیچ هێرێکی نییە بەڵام دەوڵەتی تورکیا یعنی بڕاستی هاوکاری دەکە و داگیرکردنی مووسڵ لەلایەن تورکیاوە پیران بوو دانابوو و ئەوەی کە سەرپەرشتی داگیرکردنی مووسڵیان کردووە هەر تورکی خۆی بوو ئێستش ئەوەی کە داگیرکردنی کۆبانی دەکە هەمان تورکیایە و هیچ داعش و هیچ ئەبوبەکرێکی لە ئارەدا نییە تەنها تورکیا بەڵام چەکدەرەکانی عەرەبی خۆڵی پیسی ئەمانە هەما هاوکارن بوو پیرانەکانی تورکیا یعنی تورکیا ئەمڕۆ ئێوێ سیاسەتی عوسمانیەکان تازە بکەن ئەوژی لە ڕێگەی ئەم داعشانە یعنی بڕاستی داعش یعنی هێزی تورکی ئەمە جگەلەوە هیچ نەزانم داعشێکی لە حزبی باش پێکاتوە ولا القاعدة پێکاتوە ولا جماعەتی تورکیایی کە ئیسلامەکانی بناوی ئیسلامی بداخۆ ئیسلامیش نین بەڵام خۆیان دەکەن ئیسلام ئەوان ئێوێن بەو شێوەیە هەموو کوردستان داگیرکردن ناوچەی بخەنجێر کۆنتڕۆلی خۆیان بەڵێ دیارە کاک هۆزان دوێنێ لە ئاماد و لە شارە کوردەکانی وڵاتی تورکیا خۆپیشاندان کرا لەلایەن هاونیشتێمانیانی کوردەوە بەڵام دەبینین هێز ئەمنیەکان بە گازی فرمێسکڕێژ و کۆمەڵێ ئەتوانم بڵێم شتی تر ڕوبەڕووی هاونیشتیمانیان بوونەوە کەوەی کە باز دەکرێت و تا ئێستا لە هەواڵەکانە بڵاو کراوەتەوە و هاتوۆتە بەرچاومان تا ئێستا 14 هاوڵاتی تورکیا کوژراون لە خۆپیشاندانەکانی دوێنەیە دەکرێت بپرسین لە دوای ئەم هێرشانە و پێشتریش بینیمان کە وڵاتی تورکیا ڕوبەڕووی ڕخنەیەکی زۆر بۆ لەلایەنی نێودەوڵەتیەوانەیە کە پشتیوانی خۆی ڕانەگەیان بۆەوەی کە ئەتوانم بڵێم ئەویش بەشدار بێت لە ناوبردنی چەکدارانی داعش بەڵام لە دوای ئازادکردنی بارمتەگیراوەکان کە لەلایەن داعشەوە دەست بەسەر کرابوون پێدوانیە ئێستا تورکیا ئەگەر ئەو هەڵوەسەی گۆڕا بێ لە ئێستا باس لەواکە کە ئەویش هاوکارە لەوەی کە چەکدارانی داعش لەناو بەرێت پێ دوای ئەمە سیاسەتێکی دووفاقیە یاخود بڕیارێکی دووفاقیە کە وڵاتی تورکیاوێتی خۆی تورکیا من وتم یعنی بەڵێ تورکیا یەکەمین دەوڵەتە کە هاوکاری داعش دەکات تورکیا لەگەڵ طارق هاشم ڕێکەوتووە کەەوە کۆنەباشی عێراقیە لەگەڵ طارق هاشمی ئێستا ئەوان پیران دەکەن بۆ داگیرکردنی هەموو عێراق و سووریا تایبەت ناوچە کوردیەکان و ناوچەکانی دیکەش نەتەناوە بەس سەرەتا پێیان وایە ناوچە کوردیەکان کە لە نێزیکی سنووری تورکیانە داگیر بکەن ئەنجا دواتر وردە بەرەو ناوچەکانی دیکەی عێراق و تورکیا و سووریاژی ئەوە بەو شێوەیە هەموو کار دەکەن یعنی ئێستا پیرانی تورکیا پیرانێکی زۆر فراوانە پیرانی تورکیا یعنی زیندووکردنی دەسەڵاتی سوڵتانی عوسمانی بەڕێبەتی ئەردوغانە یعنی بەسەراحەت ئەوایە با ئێمە سیاسەتێکی ئەوە نەکەن کە ئێمە بڵێن ناوە نییە وایە و هەموو کەس با ببینن بزانە بە تورکیا چی ئەکە و چی ناکە بۆی هاتنی داعش بۆ هەرێمی کوردستان زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان داگیر کرد تورکیا بێدەنگ بوو تورکیا بێدەنگ بوو لەبەرەوە تورکیا خۆی سەرپەرشتی کردووە خۆی ئەو جەماعەتی تورکیا کە گوتیان لە مووسڵ گیراوە نییە ئەوەش بێ ئەوەش سینەریۆە یعنی ئەمە ئەمڕۆ تورکیا بەو شێوەی ئێرش دەکات تەر ناوچەی کوردەکان دەستی داعش ئەمەش من پێم وایە تورکیا لە داهاتوو زیانێکی گەورە بوو خۆی دەبینێ لەبەرەوەی کوردی ڕۆژاوای کوردستان و کوردی باکوور و کوردی بەشەکانی دیکە هەموو لە بەرامبەری تورکیا هەڵویشتیان زیاتر ئەو دەبێت تون دەبێت لەبەرەوەی ئێمە تا ئێستا دەمانە گوت تورکیا دراوسێ خۆمانە و ئێستش من وەکو ڕەوشەمبیرێک وەکو ڕۆژنەماوەرێکی کوردی ڕۆژاوا من پێم خۆشە تورکیا دراوسێی ئێمە بێ دراوسەیەکی باش بێ دراوسەیەکی دۆست بێ نەکو دراوسەیەکی ئێستا پشتیوانی داعش بێ هەی بەداخەوە دەتی پشتیوانیکردن لە داعشە ئەمە بۆ ئێمە بڕاستیی گەدی گەرانیە یعنی نابێت تورکیا بەو شێوەیە بکرێت تورکیا ئێوەگرەوەی بێ دەوڵاتێکی گەورە نەکو بەو شێوەیە ببێت تورکیا هەڵەی زۆر دەکرێت غەڵەتی زۆر بکات یعنی بۆیە
يعني مثل كوباني بالراسي اخوانا غادي كنشتي مثل كوباني بلا ما هريمي كوسان جارو هريمي كوسان جارو بالراسي ما هو واقعك بوي ابي همان بشواني كوباني بكن همان سياسه تركيا او هيك بشواني داعش لك عسكرة بكن وهمان بيك ريزي بوتاركي كرداتي اما هروشي خوبان عملی و پراتیکی بو کوبانی پیشان بکن. بله کاگۆزان باز لەوا کرێ کە پێشتر هێزێک لە باشووری کوردستان مەشقیان پێکراوە بەڵام ئەوەی کە ئێستا ئەبینین ڕێگریان لێ ئەکرێ هۆکارەکەی چی ڕێگری لەو هێزانە ئەکرێت کە بڕۆن هاوکاری براکانیان بن بۆ بەرەنگاربوونەوەیان لە چەکدارانی داعش. جارێکی دیکە ئەڵێم تورکیا سەبەبە تورکیا سەبەبە بەڵێ بەڵام کاگۆزان ببوورە بەڵێ واتە کاگۆزان پێ دوانیە خودی مەسعود بەرزانی و پارتی دیموکراتی کوردستان لە ئێستاە مەسعود بەرزانی داوای لە تورکیا کردووە کە پێشمەرگە ڕەوانەی کۆبانێ بکات بۆ بەرگریکردن دەکرێت بپرسم پێ دوانیە پارتی دیموکراتی کوردستان سیاسەتەکانی تورکیای زانی بێت کە پێشتر هەماهەنگ بۆ لەگەڵ وڵاتی تورکیایە بەڵێ ما واقعي بن بله نردني پێشمەرگەی کەم پێشمەرگەنە بله کەم پێشمەرگەی بنرێنێ ئەوێ پێشمەرگەی هەڵبەش یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بنرێنێ یاخود ئەوێ مجموعەیەکی تازە بنرێن ئەوێ چۆن چینە یعنی بڕاستی مەسەلەی نردنی پێشمەرگە هم ئێمە ئێستش ئەڵێن پێویستی ئێمە بە پێشمەرگە نییە سەرۆکی کانتۆری کوبانی خۆشی ئاڵانی کرد وتی ئێستا بە هەزاران گەیکی ئێمە هەیە لە کوبانی پێچەکن ئەگەر ڕاستەکەن بە چەک ئێمە بنرێنن ئێمە پێویستینە بە چەکەیە ئێمە پێویستینە بە چەکی قورسەیە ئێمە پێویستینە بە پشتیوانی دیپلۆماسیە پشتیوانی سیاسیەیە ئێمە پێویستینە بە پێشمەرگە نییە کە پێشمەرگە بێن و لەناو کۆپانی پێویستینە بچەکی پێشمەرگایە با چەک بۆمان بدرێنن با ئێمە خۆمان ئامادەنە یعنی ئەوە 22 ڕۆژە 23 ڕۆژە هەموو دەزانن مقاومەیەکی تاریخیا کرێ ئەو مقاومەیەکی ئێستا لە کۆماری دەکرێت لە بەرامبەری سب دەبابە ئەمە بە هەزاران خەڵکی عەرەبی فاشیست کە خەڵکی دیکە لە ئەوروپا هاتوونەوە هەموو کۆماریان دکن ئەمە شتێکی زۆر بێژۆیە ئێمە بۆچی پێشمەرگە من حاڵی نابم یانی با پێشمەرگە بچن بۆ شەنگەر ڕزگار بکەن کاکە با پێشمەرگە بچن بە شەنگەر ڕزگار بکەن شەنگەر ژمارەی لە کوبانی گەورەترە با بچن تەلعەفر با بچن نزانم بەرتەلا با بچن نیوی دۆک سەرژێ بەسی داوشەکەی مووسڵ و کەرکوک لەژێر دەستی داعشن با ئەوە ڕزگار بکەن بەڵام ئێمە ناڵێن با پێشمەرگە بێن خەریکی ئیشی ئێمە بن با چاک بلێن پێ ئێمە با بڕاستی با وەکو یەکەتی نیشتیمانی کوردستان چۆن لە ڕۆی دیپلۆماسی هاوکاری دکە با لە ڕۆی دیپلۆماسی هاوکاری ئێمە بکەن ئێمە نەمانەوەی پێشمەرگە بڕاستی ئەرێ واقعە پێشمەرگە بۆچی یعنی پێ ئەم وەکو کە من بیستومە هەندێک هێز حاضر یان کردووە بە ناوی پارتی دیموکراتی کوردی سووریا و وەندی پارتەکانی دیکە بە ناوی بەوژەوە لەگەڵ ئیتیلاتی سووری عربي ولقال عندك لاني تركي كابتن دوي يبقى بكويت او انا مثلا جيجي يبقى بكن وكوباني ائتلاف السوري وحكومه ائتلاف السوري او هيك استر منفعه عن تابع بقول انه بو كوباني او حجيجي حكومه معارضه السوري اما بجي انا بداخله استاذ مجلسي كردي في استاذ ئەو پێدانە کردووە کە لەگەڵ ئێتلافی سووری بە هاوکاری تورکیا و بە هاوکاری هەندێک لایەنی دیکە کە ناوچەی کۆبانی لە داعش انسحاب بکرد دوای داگیرکردنی کۆبانی و بدەن بە معارضەی سووری ئەم پلانە لە ئارادایە یعنی مەسەلە ئێمە چییە پێشمەرگە و من ڕێزمایە بۆ بڕیاری سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم لەوانەیە هو لە دڵێکی سوتاوی وەکو نیشتیمان پەروەری شتێکی وا فکر بکە بەڵام منیش وەکو واقعەت پێ ئەڵێم و بە هەموو کەس ئەڵێم ئێمە پێویستیمە تەنها بە چەکەیە و بە پشتیوانەی دیپلۆماسی لە محافلی دووەلی هەیە
وەکو دیکە نردنی پێشمەرگە بۆ چی پێشمەرگە یانی مەفێم نەکرد یانی پێشمەرگە با بنەرێن کاکە بۆ ناوچەکانی کە ئێستا لەژێر دەستی داعشن هەرێمی کوردستان با شەنگال ڕزگار کردن ئەوە وەکو کۆبانێ ڕزگار بکەیت بەڵام کۆبانەی پیاو هەیە کوربانەی یەفەگە هەیە یەفەژە هەیە خەڵک هەیە خەڵک زۆرە ژێن و مناڵ و هەموو بوونەوە چەکدار بەس تەنها چەکمان پێویستە ئەوە من بڕاستی ئەڵێم ئەوەیە. بەڵێ کاگۆزان ئەگەر بینە سەر هێرشەکانی هاوپەیمانان بۆ سەر چەکدارانی داعش و بۆ سەر مۆڵگەکانیان دەکرێت بپرسم ئەوان تا چەند لە ئاستێکی باشا بوون بۆ ئەوەی کە لە چەکدارانی داعش بدەن؟ تا 4 ڕۆژ لەبەر هیچ سوودیان نەبوو بڕاستی تا 4 ڕۆژ لەبەر بەس لەم 4 ڕۆژی دوایی هەندێک جدیەت تێدا هەیە بەڵام یەک شتەیە لە چەکدارەکان دیهەیان لە شوێنی دۆشکە هەیەن بەڵام تا ئێستا لە تانگ نادەن نەزانم ئەوە جێگەی گومانە و جێگەی پرسیارە بۆچی تانگەکان تێک نادەن تا ئێستا یەک تانگ بە هێرشی بە فروکەکانی هێزی تەحالوف بەڵێ خۆشەویستانم ویستمان کە پەیوەندی بکەینەوە بە کاکهۆزان ئەفتینێەوە کە وەکو ڕۆژنامەنووس لەگەڵمان بوو بەڵام بەداخەوە پێمان وا بێت کا مۆبایلەکەی لەوە چێ شەحنیتیانە بێ یاخود هەرەوە کارێکی تر بێ کە ئێستا پەیوەندیشمان پێوە کردوانێ و بەڵام بەداخەوە مۆبایلەکەی داخراوە بەڵام بەرحاڵ ئەوەی کە پێشکەشتان کرا قسەکردن بوو لەسەر ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ لە ڕۆژئاوای کوردستان یاخود لە کۆبانێ ڕوئەدات هیوادارین هەموو هێز و لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن یەک هەڵبێز بن لە ئاست هاوکاریکردنی ئەو لایەنانی کە لە ڕۆژاوای کوردستان پێویستیان بە هاوکاریە هەم ئەو هاوکاریانەی وەکو سەربازی کە بەکارەهێنرێ هیوادارین هەموو لایەک هاوکار بن و لایەنی نێودەوڵەتیش ئەوانی جارێکی دیکە هاوکار بن بۆ لێدانی چەکدارانی داعش و ئەو چەکدارانە یاخۆ بڵێن ئەو ڕێکخراوانە بە زووترین کار لەناو ببرێن کاتوانین بڵین ئەوان ئامان گیان لە ناوبردنی مرۆڤایەتیە. ڕێز و خۆشەویستیمان بۆ کاکهۆزان ئەفرینی هەیە کە وەکو ڕۆژنامەنووس لەگەڵمانە بوو ڕێز و خۆشەویستی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە ڤینۆس لە ستودیۆ و هەروەها جێبەجێکاری بەرنامە هاوکارم دڵزار لە بەشی کۆنتڕۆڵ قبول بکەن کاتێکی خۆش و ماڵ ئەوە.